بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەرانی خۆشەویست، دەم کاتە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست ئەگەمەوە. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەڵقەی ئەم جارەمان پرسیارێواکەین چی بکرێت بۆ ساغکردنەوەی بەرهەمی جوتیاران. ڕەنگە سیر بێت من تا ئێستا یەکەم ئەڵقەیە یاخود بۆ یەکەم جارە بە جلی کوردیەوە لێرە دانیشتوم بەرنامە پێشکەشەکەم. بەڵام لاتان سیر نەبێت کە ئەم جلە جلێکی خۆماڵیە و جلێکی کوردیە و هەمیشە کورد شانازی پێواکە کە هەمیشە شانازی بە کوردبوونی خۆت بەم جل و دەستورە کوردیە ئەەکەی کە هەمیشە لەناو خەڵکا دیارە وەختێک ئەم جلە لێ بەرتا ئەبینرێ ئەزانن کە تۆ کوردی. بەڵام مەخابن ئەمڕۆ جوتیارانمان ئەو خۆشەویستانەی کە شەو ڕۆژیان خسووەتە سەریەک بۆ پێگەیاندنی بەرهەمێک بیخەنە بازاڕەوە بۆ پێگەیاندنی بەرهەمێک کە دوای ماندووبوونێکی زۆر بەرهەمی ماندووبوونەکەیان بخۆن، ئەبینین زۆر بەداخەوە وەکو ئەوەی کە ئێستا لە شاشەی کەناڵی پەیام ئەیبینن خۆپیشاندانیان کرد و هاتنە سەر شەقامەکان و وتیان تکایە ئەمە ڕاگرن. پرسیاری ئەوەکەین بۆچی لە وەرزێکا کە بۆ نمونە تەماتە پێ ئەگا یاخود خەیاری کوردی پێ ئەگا یاخود هەر بەرهەمێکی کوردی خۆماڵی پێ ئەگا، بۆچی حکوومەت لەو ماوەیە ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە هاوردە ئەکرێ ڕای ناگرێ، یاخود بۆچی وەختێک بەرهەمەکە هاوردە ئەکرێ گومریکی زۆر ناخێتە سەر بۆ ئەوەی بەرهەمی تورکی و ئێرانی و هەندێک بەرهەمی دەرەکی خەڵکی وازی لێبێنن و بێن بەرهەمە کوردیەکە زیاتر بەکار بهێنن. خۆشەویستان، هەمووتان ئەزانن کە هەموو وڵاتێک گرنگی زۆر بە بەرهەمی ناوخۆی خۆی ئەدا بۆ بەهێزکردنی وڵات، بۆ بەرەو پێشبردننی وڵات، بۆ ئاسایشی ئابووری خۆراک و زیادبوونی داهات. لە وڵاتان تا بەرهەمی ناوخۆیی بوونی هەبێ بەرهەمی هاوردە بەڕاستی بایەخی پێ نادرێ یان گومریکی زۆر دەخرێتە سەر. وڵات هەیە بەس تەنها بەرهەمی جوتیاران ناوبانگی دەرکردووە. بۆ نمونە بینین لە هۆڵەندا، لە دەنیمارک، لە ئوسترالیا. هۆڵەندا بە شیر و پەنیر ناسراوە، هەروەها ئوسترالیا بە گەنم ناسراوە. زۆرێک لە وڵاتانە وڵاتان لە کاتی قەیرانەکانیشدا پشت ناکەنە بەرهەمی جوتیاران و زیاتر هاوکاریانن، دەستی هاوکاریان بۆ درێژەکەن. بۆ نمونە ئەگەر لافاویان وشکە ساڵی بێت حکوومەت قەرەبویان ئەکاتەوە. ئەگەر بەرهەمی جوتیاران زۆر بوو ساغ نەبووە ئەوە لە وڵاتان یاخود کارگەی بۆ دابینرەکرێ بۆ ئەوەی بخرێتە قوتووە یاخود بە شێوازێکی تر لە ساردخانەکانە هەڵ ئەگیرێ. هەموو ئەمانە ئەگەرن، بەڵام ئایا ئەمەی کە ئێمە باسی ئەەکەین شمولی چێ ئەکا؟ ئەم قسەیە بۆ حکوومەتە یاخود بۆ چه حکوومەتێکە؟ ئەم حکوومەتانەی ئەم حکوومەتەی ئێمە ئایا توانای ئەوەی هەیە کە هاوکاری جوتیاران بکە؟ لەگەڵ ئەوەی کە ژمارە تەلەفۆن دانراوە بۆ پەیوەندیکردن تکایەکەم هەیە لە ئێوەی بەڕێز تکا ئەەکەم لەسەر تەوەرەکە با قسە بکەین ئەمڕۆ، چونکە تەوەرێکی زۆر گرنگە و با بایەخ بە جوتیاران و کشت و کاڵ بدەین. ئەمڕۆ ئەم کاتە تەرخان بکەین ئەم سەعاتێک کە هەمانە بۆ جوتیاران. یەکەم پەیوەندی وەرەگرم کاک ئاواد لە بەلجیکا. باش کاک محمود سەلامی، سلام و ڕێزی خواتان لێبێ لە ستافی بەرنامەی پەیام. سڵاوی خوا لە جەنابەت کاک ئاواد گیان، زۆر خۆشحاڵم لە خزمەتتان فەرموو. گوێویستی جەنابە بووم پێشێکێکی جوانە باس کرد، بەڕاستی بێ سەرنجە بۆ هەموو لایەک. سپاس دەکەم. لە هەموو وڵاتێکی ئەوروپی و وڵاتە پێشکەوتوەکانە یەکەم شت کە ئەکرێ گرنگی ئەدێ بە جوتیاران، ڕۆشنکردنی جوتیاران و خزمەتکردنی جوتیاران و تۆ بەروبوون بۆ جوتیاران و هاوکاریکردنی جوتیاران لە ڕێگای میدیا و لە ڕێگای میدیاکانیانە و لە ڕێگای شێوازی وشارکردنەوەوە. ئەمە یەکێک لە وڵاتانەی کە وەکو باسەکرد هۆڵەندا کە بەگۆ بەناوبانە
وهروها وڵاتانی کەش زیاتر احتیمامی کشتوکاری و زیاتر بکە کشتوکاو گرنگترین بڵبڵاوی پشتی ئابووری هەموو وڵاتێکە کاک محموود ئەمە لای هەموو تا ئەم دەقەیە لای هەموو کەسێ ئەوە زێی بایەخە ڕاست پێ دوایەوە چی بکرێ بۆ ساختکردنەوەی بەروبوونی جوتیارانی خەڵکی کوردستان بەڕێی من یەکەم شت سنوورەکان دابخرێ باش تەماتە و بەروبوونی ئێرانی تووشی نێتە کوردستانەوە ئەوە یەک دووهەم ڕێگا نەبێ بۆ قاچاقچیانەی کە بە ڕێگای ناسایی بەروبوومەکان هاوردەی کوردستانەکەن بەڵام بەداخەوە مەخابن زۆر بەداخەوە لە وڵاتێکە کە عەدالەتی کۆمەڵایەتی و یاسا سەروەردەبێت ئەم شتانە ناکرێت لەبەرەوە ئێستا لە ئەوروپا لە ئەمریکا هیچ وڵاتی ڕێگا نایە بەروبوومە کشتوکاڕەکەی داخلی وڵاتەکەی ببێت بەڵێ ئەمە تاکە ڕێگای ئەمە ئەوەیە کە سنوورەکان دابخرێ و لەگەڵ ڕێیەکانی کاک مەحموودیان کە خەڵگەڵێ ئەم جوتیارانە تەماتەکان فڕیاوە بەسەر جادە و کفری نیعمەتە ڕاستە کفری نیعمەتە بەڵام ئۆباڵەکەی دەرێتەوە بۆ کەسانەی کە وان جوتیاران کردووە بەرهەمەکانیان پارە نەکا و هیچ شتێک نەکا یعنی بەڕاستی تۆڵی منیژم کە پلاسۆیی تەماتە پلاسۆکەی بای 750 بێت بە تەماتەکەەوە بای 1000 دیار بێت منیژم فڕێمە سەرجادەکە کفری نیعمەتەوەیە کە ئەم حکومڕانی ئەمریکا کفری نیعمەتەوە نییە جوتیارەکە لە داخلی سێمانە بە هیلاکی بە عەرەقی نەوچەوان بە ماندووبوونێکی زۆر بە پارەیەکی زۆر ئەیدێتە حەلوەکە لە حەلوەکە سێرەکەی پارە ناکا لەسەر ڕایەوەش خەڵکەکە پارەی پێ نییە مەعاشی نییە بەروبوومەکەی بە خەسار ئەڕوا لەبەرەوە کفری نیعمەت ئۆباڵی چۆن وتوان لە بەرنامەکانی بەشوە ئەوانەی کە تاوانیان کردوێتە لە زیندانەکانان ئۆباڵەکەی گەڕێتەوە بۆ حکومەتی هەرێم ئەم تەماتەی کە ئێستا بینە مێرساسەکە جوانەکەی لێەوە لە ئەوروپاوە ئەی بینم تەماتەکە ڕزاوە بەسەرجادەکە ئۆباڵەکەی بە ئەستۆری حکومەتەکەی خۆمانە ئەنجا ڕێز و سڵاوم هەیە دەستی خۆش بە کاگاوات کاک مەحموودیان ئەو جە کوردیانە سێ پیرۆز بێ زۆر زۆر لێو جوانە سپاس دەکەم برای گەورەی دەستی خۆش بێ مەمنونی جەنابتم سپاس دەکەم بێوی بیاخوا دایکی ئەمیرە وەرەگرم لە هەولێر و دەمیشە لە سەرخەتە داوای لێبوردنەکەی دایکی ئەمیرە لە تەلەفۆنەوەی گوێبیستی من بی زۆر زۆر سپاس دەکەم السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته باش تريزن باشی دایکی ئەمیرە سپاس دەکەم والله باش تشتكي ناس باش حال تشتكي باش تهيس حتى ما کشت و کاڵ والله برزكم اما بتمانيا دولة كردي رابين اما كردستان بەڵێ بەڵێ لە تەلەفۆنەکەی گوێم لێ بگرە دایکی ئەمیرە اما بتمانيا دولة كردي رابين اما شتيك مالية يعني او وقت او مصماتي او مو نعمتي خواء ارجيك بورشانا نسر حتى كيك على بابانيا المانيا معاش ما نادني يعني تاكي وما دي كان يعني زي ما بلاي كاكا زي ما بلاي شياك ما يبدأ هم ما لنا وبرنو لو الزور باسنا يعني تاكي مقبول يامتي ها وحن بيزداد هذا الشان هم يمالوا من ألمانيا هم الجيان طلاقة دا هم الجيان أن يتكسو أول وضعكي إيميا أول وضعكي دراسي كديرة عديني هم يا أخوانا جيروناوا تقبو خاطري قوري أو خوايا كل شيء سرعون بي والله ليه بيزاني ناماني كاكا ناماني جيان ما نما تاكي شريان يحيانيا يعني حتى بيبلين دول مافرة يعني براستي بيزاني عكرزي او عالما رسواتر حتى جنيا بطلاق داني عندا حتى بياو خويكوش جن خويكوش اي تاكي كاكا لا قبول كاين خداي خو معنا ولا قبول بكاين بس تاكي هم بحس نقدر هم
هما بيجزاريا لنا أبين هاني أمالي تاكي أوها بعض التمرات مش الله خوي جورا آخر يعني بعد حول وقتي خوي جورا سپاس بۆ پەیوەندەکەت دایکی ئەمیرە زۆر بەڕێزی سپاس بۆ پەیوەندەکەت کاک حەمە ڕەشید وەرەگرم لە ژاراوە مامۆستا محمودی بەڕێزە و کاتت باش هەموو کاتت باش کاک حەمە ڕەشید بەڕێزی دەستخۆشی لە تۆش و ستافەکەت و کەناڵەکەستان هەر سەرکەوتوو بن پایەدار بن زۆر مەمنون سپاس بۆ بەڕێزت کاک حەمە ڕەشید فەرموو بەڕێزی بەزە من ناکرێت لە تۆ پرسم بەڵام من بۆ خۆم دەپرسم لە ڕێی کەناڵەکەەوە کام مەسئول لەسەر کەپا دانراوە هەمووی بە وەلای حیزبیە کاکە جوانە ئاخر دەبێت مەسئول کەفایەتی لەو کارەیدا بێت کە دایدەنێن کاکە لەسەر هەر چ مەسئولێک چ وەزیرێک فەرموو وەزیری کارەبای دەبێت ئەندازیاری کارەبای بێ وەزیری زراعی دەبێت ئەندازیاری زراعی بێ بەڵام کاکە هەمووی لەسەر من بلانێ وەلای حیزبی پیلی ڕێزم بۆیان ڕاستە تێکۆسەرن بەڵام پیلی دەدری و دەیێنی تۆ وەزیر بە لێرە ئەخر وەزیر ئیشەکەی ئەوە نەبێ چ بکە فەقیرە هەر ئەوەندەی لێ دەزانێت تێگەیشتی ڕاوێژکاریشی لەبەر تەماحی خۆی دەیەوێ شتی دەستکەوی دەنا ڕاوێژکاریشن بەڵام ڕاوێژکارەکانیش کاکە قەناعەتم مایاوانیش خەریکی ئەوەن مۆمۆی بکەن و دەستکەوتیان ببێ جا 29 ساڵە کاکە حکوومەتداریەکان بەو شێوە هێناوە بەداخەوە نایانتوانی حکوومەتداری بکەن حکوومەتداری ئاوا نابێ حکوومەتداری دەبێ وەلایەت بۆ نیشتیمان هەبێ حکوومەتداری تۆخوا حکوومەتداری دەبێ مەسئول شەریکی قاساقچی بێ ئەوە کەی دەبێت حکوومەتداری مەسئولێت خۆی سلکە نوێنەرێکی بنێری شتی بە قاچاق لە وڵاتان بێنی هێلکەیە پەتاتەیە چوزانم شیرە هەرچی هەیە لەگەڵی سەری بێ ئەمە مەسئولێتی پێ دەڵێن آخر والله ملتەکەی حاڵی لەو حاڵی ناخۆشتر دەبێ بەداخەوە ئەو جارەش بەداخەوە ئێمە تمەحمان هەبوو دەوڵەتێکی کوردیمان هەبێ و سەربەخۆ بین و بەڵام والله ئەوەی کە فکری لێ دەکەینەوە بۆ خۆشمان خەریکە تێچینوە سەرمان لێشەوەەوە بابە نەجاتمان بۆ لە دەست دیکتاتۆرێکی الحەمدولله کە 30 ساڵ تەمەنێکی کاکە من پرۆژی تەمەنمە تەمەن نایەتەوە کاک مەحموود ڕێزم بۆ دەنابتوو بۆ بیستر و بینەران دەنا ساڵ دەڕوا ڕۆژ دەڕوا فەقیری دەڕوا دێ و دەچی دەوڵەمەند و فەقیری ئێستا هەموو کەس دەیبینی بەڵام تەمەنەکەی لەکوێ بێنینەوە یاڵا 29 ساڵ تەمەنی من ئێستا لەکوێ بێنمەوە لەگەڵ ئەم هەموو ناداسپەروەری و ئەم هەموو حکومڕانی لابەلا ئێستا من چ بڵێم هەر بە خۆم بڵێم جاجگە لەوەی ئەو خەڵکە هەمووی ماڕوێران هەمووی پشوو دەخواتەوە هەمووی سەرگەردان دوا ڕۆژی دیارنیە لەو پڕی ناخۆشی زمانی بە حەزا دڵمان لە ئێستا خۆشتر بوو چووکە بەرەو ڕووناکی دەڕۆیتین ئێستا بەرەو کوێ بڕۆین حکمی خۆمان هەیە بەلای خۆمان الحەمدولله کوتبان حکوومەتی کوردیمان دەبێ و دەسەڵاتی کوردیمان دەبێ و دەچین لە دایرەکان بە پێکەنینەوە کە لەگەڵ مەسئولەکان و ڕئیس دایرەکان و قوربان بە زمانی خۆمان قسە دەکەین و دادەنێشین دیشلەبەرێکیان لەگەڵ ئەوەی بەداخەوە ئەوەی ئاشەوان لە خاڵێکی و ئاشێر لە خاوەی ئەمە داوڵەمان پێوە لێدا بەداخەوە نەبوو باڕێ لە برادەرانم نەگرم دەست خۆش کاک حەمە ڕەشید سپاس بۆ پەیوەندەکەت کاکڕێبوار وەرەگرم لە شاری هەولێر دیارە کاکڕێبوار داخراوەتەوە بەردەوامی لەگەڵتان بەڕێزان لە ڕاستیدا فرمودێکی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ ئیذا وسد الأمر إلى غير آله فانتظر الساعة واتە هەر کارێک درا بە غەیری خاوەنی خۆی بە کەسێک کە شیاوی ئەو شوێنە نەبوو بەڕاستی چاوەڕێی ڕۆژی قیامەت بکەن ئەوە نزیکە بۆیە ئێمەش بەدەستی ئەو گرفتەوە ئەناڵێنین تا ئەمڕۆ زۆر بەداخەوە کەسێک نەهاتووەتە شوێنێک خەڵکی لێی ڕازی بوو بێ کاک سنوور وەرەگرم لە شاری سلێمانی بەڵێ کاک سنوور ئێستا دیارە ئەو کێشە ئابووریانی کە ڕووی کردوێتە وڵاتێکی ئێمە ئەوە دەسەڵات دیارە بەهۆی تەپۆبوون و کەمێبوون و بەهۆی
تەپاندنی خۆیەوە کە پلانێکی نەبووە و خاوەنی عقڵەتێکی ئابووری نەبووە و فکرێکی ئابووری نەبووە نەیتوانی ژێرخانی ئابووری وڵاتەکەمان بەهێزکە و دوجار تەسخەی ئەم قەزەیە شوێیدا جوتیارەکانی دەن و تەسخەی ئەم قەزەیە شوێیدا ئەو فەلاحەیدا کە هەمیشە چینی لە ناو خاک و خۆڵی وڵاتەکەیایەتی و بۆ بەروبوومی وڵاتەکەی بۆی بەرهەم بەدەست بێنێ بۆی بەرهەمی هەبێ بۆی خەڵکەکە لە بەروبوومی وڵاتەکەی خۆی بخوا دیارە حکومت سستی و لاوازی و بەهێزی بووە لە ڕووی ئابووریەوە ئەومێت پشتی بە موچە بەسۆمێت پشتی بە و پەترۆڵە بەستەوە کە بیفرۆشێت و تا ڕادەیە کە بەشێکی زۆری بە گزی و سزی بەرێ بەشێکیشی بۆ پلە و پای و مانسڵی حیزبی خۆی بەکاردێنەوە بەشێکیشی بکا بە موچەیەکی کەم و کورتی بیا بە هاوڵاتیان ئەمەنە پیری لەوە نەکردوێتەوە نە فکرێکی استراتیژی ئابووری نەبوو وڵاتەکەی کە بتوانێت پشت بە ژێرخانی ئابووری وڵاتەکەی ببەستێ تاوەکو بە شێوەیەکی پلانی وای هەبێ کە ئەو بەروبوومەی لە وڵاتایە برای بەڕێزم هەرچی ئەگە سەیری سەنتەری ئابووری عالەمی بکەیت هەرچ بەرهەمێک لە هەر جیهانێکە هەبێ ئەگە بەرهەمەکە میوە بێ ئەگەر سەوزەهات بێ لە بەرامبەر ئەمەیە شەریکاتی جیهانی هەیە دەوڵەت هەیە لەوانەیە ئەو دەوڵەتانی کە زۆرێک دەوڵەت پێشکەوتناکە سەیری ئابووریان کەی لەوانی نەیتوانی بەرهەمی بۆ نمونە وڵاتەکەی خۆی بە ئینتاجکە بە شەوی شەریکە توانیوێتی گرێبەستێکی ئابووری لەگەڵ دەوڵەتێکی نزیکی خۆیان بکە کە خاوەنی ئەو شەریکە بەهێزانن بتوانێت ئابووریەکەی بۆ نمونە میوەهاتی وەکو ترێ و هەڵوژە ئەوانە بگەینێتە وڵاتە لێ بەروبووماتی باشی لێ بەرهەم بێنن یا بۆ نە سەوزەهات و میوەهات بگەێنە ئەو شەریکاتی نزیکتر بەڵێ بەڵێ دەست خۆش بێ کاک سنوور زۆر جوان مەبەستمەوەیە حکومات لەبەرەوەی پلانی نییە هەموو میلەتێک لە جیهانە کە پێشاکەوێ بە عەقڵێتێکی ئابووری فکرەیەکی پلاندانان دەتوانێت بۆ نمونە من پرسیارە لە تۆکەم وڵات باشترین بەڵێ باشترین وزەی ئێمە باشترین وزەی ئێمە وزەی گەنجە بەڵام گەنجی و گەنجینەی وڵاتانی شکستی خواردووە بۆ ئەوەی کە سەرۆت و سامانی گەنجینەی وڵاتەکەمان بەهەدەر بڕوا بە زۆرجەت سا و دەسەڵاتی و دەسەڵاتدارە خراپانەی کە ئێستا پۆست و پلۆپایی وڵاتەکەمانەوە بڕێەوە کاک سنوور من پرسیارە لە جەنابەت بکەم بۆ نمونە یعنی لەبری ئەو هەموو بەنزینخانەی کە لە چواردەوەری شاری سلێمانی هەیە بۆ نمونە لەبری ئەمە چوار کارگەهە بووە بۆ ساختکردنەوەی ئەم بەرهەمانە بە تەسەووری تۆ باشتر نەبوو ئەزانی چۆنە برای بەڕێزم کەرتە ئابووریەکان کەسە بۆ ئابووریەکان گەورەترین هێزی بەگەڕخستنی هێزی ئابووری بەگەڕەکان لە هەموو جانیبەکانەوە ئێمە ئەڵێن لە جانیبی ئابووریە برای بەڕێزم لە جانیبی ئابووریە هەموو هێزە بازرگانیەکان واتە هەموو ڕێگەزە بازرگانیەکان هەموو ڕێگە بازرگانەکان بارستایی قورسی خۆیان قورسایی خۆیان ئەتوانن بەشی ئابووری پشکی ئابووری بکەنە ناو ئەمری واقعیەوە بۆ هاوڵاتیان کە بەنزینخانە بێ پەترۆڵی هەبێ هەشتێکی هەبێ بەڵام ئەتوانرا بەنزینخانەکەش هەبێ ئەتوانرا شەریکەیەکی ماستیشت هەبێ ئەتوانرا شەریک و بەربوومی شیرینیشی هەبێ لە وڵاتە ئەتوانی محەمەدێکی دۆشاویشت هەبێ لە وڵاتە ئینتاجی کەی بۆ دەرە وڵاتیش بەڵام کارەساتەکە لە مایە کارەسەتەکە لە حکومات بە درێژایی زیادە چارەکە سەدەیەکە وا 30 دانە ساڵی ڕەبەقە ئەگەر 30 ساڵ سادی کەی تقریبا نزیکەی 300 مانگ بکە 300 دانەمان ئەگەر سادی کەی 360 دانەمان 360 دانەمان نەتوانێت ئەم حکومەتە پلانی گەوری ئابووری ژێرخانی ئابووری هەبێت ئەم حکومەتە واتە عەقڵیشی ئیفلیجی داڕماویش کەس خواردووی لێبڕاو لە عەقڵانێتێکی ئابووری بەرەو ئەو خراپەکاریە ئەڕوان کە ئینتاجی عەقڵێتێکی خراپەیەنێتە پێشەوە کە پۆست و پلۆپایەکانی حیز بە پارێزێک نە پۆست و پلۆپایەکانی ئابووری وڵاتەکەمان نیشتیمانەکەمان پارێزێک دەستی خۆش ئەمە کارەساتە ڕێکردە بە وڵاتە برای بەڕێزم دەستی خۆش بێ کاک سنوور زۆر سپاس دەکەم دەست خۆش خوا لەگەڵ کاک ئەحمەد وەرەگرم لە شاری هەولێر سلام علیکم کاک ماموجان باش برای علیکم السلام ورحمة الله کاک ئەحمەد جان سپاسکەم بەڕێزی کاک ماموجان وەڵای من بەعاتی پێشنیار بەشداری کرد بەڵام نام تەلەفۆنەکە پێشنیارشکەم بۆ زیاد بکردم بە سێ پێشنیار بەڵێ بەڵێت خۆشوی پێشنیارێکی ئەوە بوو لە بەرنامە ڕابردوو داوام کرد نەگە بەرنامەکان ڕابردوو داوام کرد ژمارە تەلەفۆنی لێنیش دابەزێنن ئەوە بۆ گوت بەرز دەکەین ئینشاڵڵا کاک ئەحمەد یەک تێبینی بدەم بە جەنابەت ئێمە سیستەمێک هەیە لێرە من پرسیاری ئەوم کرد بەڕاستی سیستەمێکی تەلەفۆنی هەیە لێرە ئەو سیستەمە لە ئێستا بڵین ئەو دوو ژمارەیە کە هەیە لەسەر شاشە داخل کراوە بۆ سیستەمی سێم بەڕاستی هەم کولفەیەکی پێویستە هەمیش ئەمە بڵین هەر تەلەفۆنێکی ئاسایی نییە لە خوارەوە دابدرێ بەڕاستی بە سیستەما تێ ئەپەڕێ من لە واقعی ئەوە نازانم بەڵام دڵنیا بە تاکید لەواکەمەوە قسەیان لەگەڵەکەم و ئینشاڵڵا بەڵکوەوە جێبەجێ بکەن ئینشاڵڵا پێشنیاری دومیشم ئەوەیە زۆر
پەیوەندی کەن کە دەکرێت تەلەفۆن دەکات زۆر لەسەر هێڵ یعنی کاتی ئەوەش پێشنیاری ئەوەشت لە جێ خۆیەتی داوای پەیوەندی بکاتن دانی بۆی وەرناگیرێتن چ ئەو برادەرە پێشە من زیاتر لە 3 دقیقە قسەی کرد ئەوە دامان ناوە بیکەین بە سانیە هەر لەسەر شاشەکە سانیەک هەبێ و ئەوەش قسەی لەسەرەکەیشان ئەوی تریشان قسەم لەسەر بەرێ فەرموو بەردەوام بە وڵای بوورە کاکە مامۆجا بەکات نەکردەوەی بکەم بەبێت کرد نەڵێ لە بیرم چوو بەڕێ وەڵا بەڕێزی عەزیزی دەست بیرماتەوە فەرموو بەردەوام بە جگە لە ڕۆژای زمانات بیکەن بە هەموو ڕۆژێک ئەو بەرنامە بەڕاستی بینەرێکی زۆر زۆر هەیە بەڵێ ئایا حەز دەکەم بینەرێکی زۆری هەیە لێ پێشدارم کرد هەمشمانە تەلەفۆن زیندە بدرێ هەم هێلەکە زۆر نەبێتەوە پێدەکە لەسەر نەمێتەوە هەمیش بەرنامەکە بیکە بە هەموو ڕۆژێک ئەنی ئەما پێشدارمە لەسەر چۆنێتی بەرنامەکەش قسە نییە هەمان ئاوەکە لەسەر عفەتەی سڵام بەچ نەکرد دەست خۆش بێت دەست خۆش بۆ پەیوەندەکەت خۆت دەکەم مام جەوهەر وەرەگرم لە کۆیە ئێوارە باش مام جەوهەر دەڵێم عمری نوحیان بواتەوە سەدا حەبدە بەشیان ناکات ئەگەر باڵکردستان هەبێت دەبەکانیان گوشاد ناکات چەکمە چەکمەی مافی کورد و ڕازاوی کوردستانەکەم بەخوا کوردە لەژدرۆیە لە زاری سەرکردەکەم ئەو کورسیەکانی چییە میلەت لێ ڕازی نەبێ سوارەتی کەی وەهایە ئاگەر لە میلەت نەبێ دەبڕبار کە تازووە کوردستان ڕزگاری دەبێ شەرمە بۆ ئەو هەمە سەرکردە و حیزبانە وەڵای یەک ناگی هەرێکی پێرۆ پرۆگرامیاندانا هەیە و خۆیان ساردوتەوە لە خاڵە زەخمەکان و هەر بەواسطە خوێنی شەهیدان و ئەنفال و کیمیابارانەکان لە بەغدا و لە کوردستان بوونە دەوڵەمەند و ملیاردێری ئەو خەڵکەی ئەوە تا ئەگەر ئەوانە شەرمیان هەبێ ئەوە ئەگەر لە فەرەنسای بەرسەرۆکی فەرەنسای دەهات تەماشا وەرپرسیارایی دەکرد لە کام وڵاتی کە بێدەسەڵاتە ئەو وەحە ڕوونادا ئەوە خەتای کێیە خەتای سەدا ساڵەیە خەتای هەموو سەرکردە سیاسەکانی کوردستانە خەتای دکتۆر بەرهەقە خەتای ئەو هەمە مافیانەیە کە لە ناو یەکێتی پارتی کۆبووینەوە سەرۆک سامانی کوردان هەمووی خوانیان قبول نەکا ئەو سەرۆک سامانەی کە لە خاکی کوردستان هەیە بەشێ هەزاران ساڵی کوردەکە بەڵام کێ لێی بەرپرسیارە ئەو میلەتە ستەمدیدە کە بوویتە کۆیلێ دەستی ئەو هەمە زاڵمەی ئەو هەمە سەرکردە دز و دەست ڕێگر و نائیسانانە کە دست بە میلەت وەستاون با ئەوانە بڕۆن دەموچاوی خۆیان ڕەشکەن بچن بەرابەر ئوردوخان جوابی خۆیان بدەنەوە ئەو ئوردوخانی ئەو تورکەی سەدەها ساڵە دشتی میلەتی کوردە دەست خۆشمان جەوهەر بۆیە دەڵێم بڕۆن باشکەن لە دەستان و خۆشەویستی خاک و میلەت بەرنەعلەتی خواکەوتون بۆیە دەیبینە زیلەت نیوسەدێ ئێست و ئازاد بۆتە خەونی ڕۆژانەمان ئێوە سەبەب ئەی زاڵمان لە پێناوی کورسی و گیرفان لە دوای ڕاپەڕی 10 ملیۆن دۆلار هات بە دکتۆر مەحموودی گوت جەنازەی عومەر دەبابەی هیناوە لە مزگەفتی گەورە وتم کار دکتۆر چەمپرسیارێک لێرەکەم لێم عادەت نەبی ئێستا نەگەر و خۆی گێرە ئەوە بەناو سیاسەتمەداری کوردە گوتم ئێمە پێویستمان بە سرعە فکر و چینایەتی نیە پێویستمان بە یەک حزب بە یەک قاعد بە یەک نظام بە یەک اقتصادە بەریتانیا خۆی بە قەداری کورددا دەنێ دەیەوێت پیانێک لە بۆ کورد ڕسکا بەڵام وایەوەی ئەو 10 ملیۆن دۆلارە هات لەگەر ئەو هەموو خواردەمەنی بە ناوی میلەتی کورد شتان لێ کرد کێوە چوو چۆن بەشتا کرد لەبەرەوەی میلەتی کورد دەرەن دزدا بزانین دزەکان کێیە وەزارەتی ئزغا سەردەمی سەدام هەمووی هینا کوردستان بە کتابێکی ڕەسمی داوای لەبەرەی کوردستانی کرد وەزارەتی ئزغار مەدەنە نەیارەکانمان ئێمە بە پارە لێیان دەکرێنەوە هەموویان بەر لەبەرەوەی بەرپرسی گومرگەکان و بەسەرکردەکانی یەکێتی پارتی هەر هەموو دەتەگەندەر بوون ئەویشیان لەبەر بن ئێستا وەرن سەیری شار و سارۆچکەکان بکەن سەیری بژێوی ژیانی خەڵکی کوردستان بکەن بە هەتی و هەزار و کەم ئەندامەکان با سەیری خۆیان نەکەن دەبێت ڕۆژێکی حەد سەرکردەکان بۆ خۆیان 100 ڕزمی خۆیان بکەن لەبەرەوە ئەوانە تەواوکەری سەدام و ئەتاتورک و ئوردوغان و عەبدولسەلام عارف و ئەودەی و قسەی و نازم گەزار و هەتا دوایی تا 100 ملیارد دیلار هات دۆلار دینارەکە بە هەردوو بنەماڵە دەستیان وەڵا قەرداری ڕاست بە سەرمایەدارین ئەو سەرمایەدارانە کێ بوون ئەو دست و دەردە ڕێگرانە پێش ڕاپەڕین هەی ئەمریان لە میلیاردە سەرمە غیرەتیانە بیدە لە ناو میلەتەکەی بڕۆن دەستەکات کەسەوە بڕۆ
امر حکومت نمینێ ئەمری بەرلەمان نمینێ ئەمری سەرۆکایەتی هەرێم نمینێ دەست خۆشمان جەوهەر سپاس دەکەم بۆ پەیوەندیەکەت نمینێ دکتۆر بەرهەم حزبی ڕاگەیان هەمووی بەسەر کۆمارەکەیدا دەست خۆشمان جەوهەر ئینا وئینا ئیلەیه ڕاجعون سەرکەوتن بۆ میلەتی کورد سەرسۆری بۆ ئەو هەموو حزب سەرکردە سیاسانێکە لە کوردستانی هێچ سپاس خواهد سپاس خوا لەگەڵ بەڕاستی من بۆ خۆم لە دڵم نایە پەیوەندەکانتان داخەمەوە بەڕاستی کاتیشتان زۆر پێدەمەوە گلەیشم لەسەر لە برای دەرهێنەر و ئەو ستافە خۆشەویستە بۆیە پێم بڵێن کات زۆر مەدا حەقی خۆشیانە چکە پەیوەندی زۆر لەسەر خەتا من داوای لێبوردنتان لێکم تکاکەم پەیوەندەکان کەمکەنەوە یاخود قسەکان کەمکەنەوە کاک سۆران وەرەگرم لە سێ ساڵە السلام عليكم ورحمة الله وعليك السلام ورحمة الله وبركاته كاك سۆران داوای لێبوردنەکەم لە خزمەتتان برنامجتان لێکەم هیوادارم ئەم بەرنامانە تۆ زیاد بکەن لەبەرەوە معاناتی خەڵک زۆرە بە تایبەتی جوتیارە لە خزمەتتان فەرمووی کاک محمودیان ئێمە حکومەتی هەرێم وتی لە کەسی نەوتە ئەمەش کەسمانێنە ئێتیمان بە کشتتوکاڵ دەین ئەو ئێتیمامەکەی کە بە کشتتوکاڵ دەن هەموو ئەو فەلعانە بە چای خۆتانەی بین هەموو ڕۆژێ ڕستەکانە لەکەنە سەر جادە و فرێدە من خۆم کوڕە فەلاحم فەلاحاتیم کردووە خەریکی ئیشی زەراعات ئەمووی وەڵڵاهی پارەی ئازێتەکە دەرنایێنێ پارەی کرێکارەکەی دەرنایێنێ کەیکی وەزیری کشتتوکاڵ نازانم چی پێەیە ئەوە چەندێکە خەریکە بدان چی کردەوە بۆ جوتیاران ئەگەر ئەو بەرهەمە بەڕاد هەبێ و هەڵگیرێتیایە بۆ ماوەی 3 مانگ زۆر نا بۆ 3 مانگ بۆ 4 مانگ ئەو بەرهەمەی ئێمە 3-4 مانگ یعنی ئاوا زۆرە و ئەوانە ئاخر کاک سۆران ئێستا تۆ بیرت نەچێ بۆ نمونە لێرە وەزیری کشتتوکاڵ ئەڵێ بۆ نمونە ئەم تەماتەیە بە کەڵک نایە بۆ دۆشاوی تەماتە لەولا 100 بیانووی ترێگرێتەوە بۆ ئەوی کارگەیەک دانەمەزرێ بۆ مەبەستە چونکە و سوود لەوە ئەبینێ بۆ نمونە ڕەنگە وەکو شەخص یان وەکو وەزارەت وەکو نازانم چی سوود لەو ببینێ کە ئەم بەرهەمە لە دەرەوە بێتە ناو هەرێمی کوردستان ئەوان خازانجەکەن ئەوان هەر کاتێ میلەت ئەوان ڕسوا بێ بەدەست ئەوانە ئەوان هەر لە قازانجان لە کاتی نەخۆشی کۆرۆنا ئەوان هەر قازانجیان کرد میلەتە فەقیرەکەی هەمووی زەرری کرد کاک محمودیان ئەگەر ئێستا بەڕادەبێ بۆ نمونە کە بۆچی لە ئێرانێتی من خۆم تەمادەم چەندۆی ئێرانی بە کەڵک نادە کیلو 1500 بیاوە مەمنونی کابراش بوو باشە کاک سۆران کاک سۆران لە بەڕادە هەڵگیرێتەوە 4 مانگ یعنی ئەمە بەڕاستی شۆڕ ڕەبێتەوە بۆ تەواوی ئەو شتانەی کە لە ناوخوا بەرهەم دێ یعنی بۆ نمونە کیلۆیەک تەماتە خەیاری کوردی چوزانم شاتوویەک هەڵوژەیەک شەکرەسێوێک هەموو ئەمانە بەرهەمی کوردین شۆڕ ڕەبێتەوە بۆ بەرهەمانەی تریش مەسەلەن موادی پلاستیکی موادی شوشەوات ئەمانە هەمووی کارگەمان هەیە ئێستا لە ناوخوا دروستەکرێ خەڵکی بەڕاستی پێویستەکە ئەم بەرهەمانە ساخەنەوە لە ناوخۆیان چونکە تۆ بتەوێ نەتەوێ لەوانەیە 500 دینار زیادی پێ بدەیت بەڵام تۆ دامی ئەواکەی 50 ماڵ لەسەر ئەم کارگەیەژی بەرهەمی تەماتە و خەیار و ئەم ئەوانە ئەی هەڵوژە وتری ئەوانە ئەگەر مەسەلەن شەربەت ئەو ئاوی میوە کە لە دەرەوەی هەمووی لە شەربەت لە میوە دروست ناکرێت یعنی چی پێویستەکە من تەماتە ئێرانی 4 مانگی کە بێتە ناوە کاکە حکومەتی هەرێم ئێستا خۆی بیخڕێتەوە لە جوتیاران بە 500 دینار دوای 4 مانگی کە بیداتەوە بە 750 هم خۆی حکومەت قازانجەکە هەم فەلاحەکەی خۆشمە قازانج بەتاکید دەست خۆش بە کاک سۆران سپاس دەکەم بۆ پەیوەندەکەت دەست خۆش عەزیزم سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ماکوان وەرەگرم لە بازیان سلام علیکم مامۆستا عەلەیکە السەلام وەڕەحمەتوڵڵا باشی ماکوان باشی بەڕێز دەکەم سپاسی جەناب دەکەم زۆر مەمنونم دەستخۆشی تەوەرەکە لێکم ڕێزە خۆشەویستی دەستی جەنابیشت خۆش بێ سپاس بۆ پەیوەندەکەت فەرموو قوربان کاکە محمودیان بە قەنەعەتی من میلەتی کورد ڕەش بە خەسار بەڵێ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دەوڵەتداریەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئابووری سەربەخۆ لە هەموو ڕێکەوە میلەتی کوردی سەردیدار ڕەش بە خەسار بوو ڕێسەکەی بۆ بەخودی هەرچی بگرێ بە ساکنەی بەرهەمی جوتیاران هیچ شت ناکرێت دڵنیا بە قسە لە بەرای خۆت بەرگرە قسێکی جدیە لەبەرەوەی ئەمانە کاکە محمودیان ئەمانە نایانێت دەوڵەتداریکەن ئەمانە نایانێت میلەتی کورد ئاسوودە بژی ئەجینا بۆچی بەڕێزەکەم لەبەرچی 30 دانە ساڵە ئەم وڵاتەوە بەدەستەوەیە ئافرم دەسەڵات ئافرم لایانی سیاسی خەڵکی سیاست مەدار بە درێژایی 30 دانە سەر چارەگە سەدەیە وڵاتێکە بەدەستەوە بێ وڵاتێکی پڕ لە ئاو پڕ لە خاغەکەشی ئاڵتوونە کاکە محمودیان ئەوە حاڵی وڵاتەکەی ئەوە حاڵی میلەتەکەیەتی ئەمانە هەمووی بەرهەمی ڕێفراندۆمە نەفرەتەکەیدا کردیان بە ئەنقەز دەوڵەتی کوردیان لەباردر ئەمە هەمووی بەرهەمی ئەو ئابوورە سەربەخۆیی کە ڕایەنگەیان کە وڵاتەکان سەژێر کۆمەڵی خەڵکی زۆرەوە ئێستاڵێ ئێمە قەرزاری نازانم نەوتیان فرۆشۆم ئێمە قەرزاری یعنی ئەم شانە ئینسان تووشی شۆکەکە
ونمونه تەماتە جوانازان بە شارە خۆشەویستەکەی هەولێرەوە مەنجادێکەوە تۆ خەڵک خاچی بیانێ بەڵێ وایە ئەگەر ئەمانە خاوەن عەقڵێتێکی باش بوونا خاوەن سیاسەتێکی باش بوونا دیلانن هەبوایە دەیان کارگیانە کردەوە دۆشار تووسی گەرانیان ناکڕی دیکەنە خۆرژەوە خەڵکەیە دەیان بەرهەمی ئاوامانێکەن مەگەمانە عینیشتی خۆ آخر وەزیرەڵێ ئەمە بۆ دۆشاو ناشێ کاک باوکی ماکوان ئێستا وەزیرەکەمان ئەڵێ ئەمە بۆ دۆشاوی تەماتە ناشێ بە قوربان چاوم جوادری تەماتێ لە هەرێمی کوردستانە کە بەرهەم بێ من خۆم تەماتی ئەوروپا بینیوە تەماتە ڕقەکەی کرد بە دۆشاو سوێن بەخوا یعنی ئەمە ئەشێ بۆ دۆشاوی تەماتە ئەوە تەماتیان فڕێ نەدایەوە ناشکوریە یان کردای بە دۆشاو یان کرا بە سەقلی سەری پارێزگاری هەولێرە چونکە زۆر شانازی بەخۆی دەسەڵاتەکەی واکە 30 ساڵە کوڕی خەڵک بەکوشتیان 30 ساڵە حکومەت بۆمە دروستەکە خەڵک خۆیە کوشێ خەڵک خۆیە سفێنێ خەڵک سوالەکە خەڵک نانێکی خوا بەڕاستی جێگای شەرمە بۆ سەرۆکایەتی سپاس دەکەم باوکی ماکوان دەستت خۆش بێ سپاس کاتم پێدای مەمنونم سپاس بۆ پەیوەندێکت کاگازات وەرەگرم لە حاجیەوە ئەو کاتە باش هەموو کاتت باش باش قوربان چۆنی کاگازات جان یاخوا باشی وەڵام من داوەت لە پێرانی خۆشەویست دەکەم کە گلەی لەو دەسەڵاتە و لەو سەرکردانە نەکەن کە بۆ زراعەت باش نین بەڵێ لەبەرەوەی کە کاتی خۆی ئەوانە لە جوولەتاران هەستم کە تەماتە بژاری تەماتە و تەتاتە هەڵکردنەوە و بژاری شوتیان کردووە بەڵێ بۆیە داوا لە جوتیارانی خۆشەویست دەکەم هیچ گلەیەک لەو دەسەڵاتە نەکەن لەو سەرکردانە نەکەن ئەوانە هەر ئەو کەسانن لەوێ کە تەتاتیان هەڵ دەکردنەوە بژاری شوتیان دەکرد باش دەست خۆش بێت دەست خۆش سپاس کاگازات سپاس بۆ پەیوەندێکت بەردەوامی لەگەڵتان بەڕێزان لە ڕۆژانی ڕابردوو وەزیری کشت و کاڵ باسی لەوە کرد کە ئەم تەماتەیە بۆ دۆشاوی تەماتە نابێ بەڵام خەڵکی پێچەوانەی وەزیری کشت و کاڵ قسەیان کرد کە ئێمە هەندێک جوتیاری نمونەیمان هەیە لە کوردستان کە باسییان لەوە کرد باشترین تەماتەیە بۆ دۆشاوی تەماتە ئێمە باسەکەمان لە ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆیە لە بەکارهێنانی بەرهەمی ناوخۆیە ئەم بەرهەمی ناوخۆیە چۆن بەرەو پێش ببین چۆن بتوانین کارگەکانی خۆمان پەرە پێ بدەین کێم لەگەڵ بوو دایکی شیلان لە شاری سلێمانی بەڵێ دایکی شیلان فەرموو تا فەرمووبی وەڵاهی باوانەکەم من ئەم زۆر پێ ناخۆشە ئەوە جوانە گوناح لەژێرتی خەڵکایە و خەڵکی پیانێ ئەگەر ئەوان ڕاستەکەن ئەو خەڵکی کە ئەو هیلاکیان سێشتە بۆ تەماتە و زەرعاتیان کردووە دێن دە فەقیرژە زۆر لەو باشتەکە ئاوارە و سەرزادێ خێتە ژێر دەسووتێ ئەو ڕزقە ئەوە هەر ناشکوریە هەر گوناحە یانی خەڵکێکی فەقیر هەیە لەم وڵاتی ئێمە کیلۆ تەماتی پێ ناکڕێ ئەوان لەلا یاریکی یەکەم لەژێر دەسوقاتیانە دایکی شیلان تۆ کابانی ماڵی حتمەن ئەرە وەڵڵا بەتەئکی باوانەکەیدا لەش ساق بێ عەرەبی خی گەورە بەرەکەت بخاتە تەمەنتەوە ئینشاءڵڵا وەڵای ئەمە ناشکوریە بەڕاستی باشە ئەم تەماتەیە کرد بە دۆشاوی تەماتە بۆچی ناکرێ ئەرە وەڵا ئەکرێ خۆمە هەر زوو زمانی زۆر دایکمانە لەسەر سینی نەکرد بۆچی ناکرێ وەڵا ڕاستەکەی با قوربانێ بم خوا نەکات دەستی خۆش بێ لەو سەرزادەیە ئێستا زەلا مەناسم ناتوانێت کیلۆ تەماتە ئاخر ئەرە وەڵا با قوربانێ بم دەستی خۆش بێ خوا نەکات سوپاس دەکەم بەڕێزی دایکی شیلان سوپاس بۆ پەیوەندەکەت خاتوو نازەنین وەرەگرم لە شاری هەولێر السلام عليكم وعليكم السلام ورحمة الله باشی دادەنازەنی زۆر سپاس ڕێز خۆشەویستی لێ بۆ بینەرانی خۆشەویست بۆ سپاس دەکەین لەبارەی سەوەرەکەتان ئاغاژنەکە وەزیرەکەمان ئاغاز کرد بەخۆی ئاغا هەر لەگەڵ ڕێژم یعنی دژمنی ملەتن بەخۆی دەڵێ ئەم تەماتەیە بۆ دۆشاو ناگونجێ بەڵام ڕاستی داوانیە واگلەیەکردنی لە دەسەڵاتی خەڵکەکەی ئێمە خۆی دەنجی پێیان داوە دەستیان خۆزێ لەو خەڵکە بکەن ملەتەکەی مە ناشکورە ئێستا پێلەن ئەوە بەخۆی ئەم تەماتی زەحمەتی خۆیە فراردات ئەو حەدە ئیتر بەڵکو خوا ڕەحمی پێ ناکە بەخۆی خۆی زۆرە زیاتر خراپتری لێ دەکات و هەندێک کەسی بەڵێ هەندێک کەسیشێ من لە ڕادیانە شتری جوان وتووە چەندی کە زوو خۆی کتەبان خواز وەکو ئیسلامی قسە دەکات بەڵام لە ڕاستیدا ناکرێت پێ لە نیحمەتی خۆی بنین و هەندێک کەسی شێتۆن بلوێر بۆ جوانەگای لێ بدەی لەگەڵ ڕێزم پێ ناگە تا ئێوارە پێی بڵێ گوناحە خۆیان خەسەرمەکە تەقەی سەری دەیکرد ئەو ملەتە شیعانی لەمە خراکرا خی گەورە ڕەحم کە ئینشاءڵڵا سپاس دەکەم خاتوو نازەنین بۆ پەیوەندەکەت کاگاسۆ وەرەگرم ئەگەر پەیوەندەکانم دایەوە بۆ ڕاگرن سپاسدانەکەم هاوڕێیان کاگاسۆ وەرەگرم لە هەڵەبجەی شەهید ئەم کاتتان باش هەموو کاتت باش کاگاسۆ
والله من طبعا كنا قلت أول أي جوتياران وأنا طيب قاداشتي ما نبينا باتو طبعا برا مكان ضايع بشتوه بس من هذا مير يكشد بلن يعني أمهم باجو نهامتي وشتيك بسر أمي لتايا من واسطة طبعا هو كاري زورة بس ديك اللي هو كاري سريكي كان ويبكي يمشمان زور زوجيدتي يعني إساء أم إعلامي بريسان إعلام كان يكش أواني أوبوزيسيون يعني أمش كان مدي حفتيك دو حفتي إساء برمي تماسك نما يتقع تفواتي فنعنايته هتا صالي كده كان ما بشتانا هم كلا كابي لسر من لسر دعي باجكي همي فقير وهجار وفلاح وجوتاري أبويا من يفتي جنيار مي لسر كان الله كان اوبوزيسيون براسي يعني امس انا بابا حتى وحفتك وتاينيت وترباتي نفسي يعني سجر فيرار ما قام نبون دام برلمان كان برنزي عراق اصلا وبكردستان وتيانا وبوزي توزيع كراو اگر حكومتي هرم نجت جر كيفيه مقبول يعطيني ولا دارجاي فيدرالي شكاتك ومع الاسف ذو هفتسيف تباتي شكرا ونشتو نجر كيفي شو ملتي جوي بسراو تاعي براسي كلام تكمل ما كنت كما والله امهم نحامت كان كي بس ما لسر اوه كلمش تكان هفته دو هفته باتكش وای اروات وشتي طازه كشت طازه كش دو هفته بو كما تحلينيه ما بو ايه ولا لسر اوه ايش كان كامش انا زور بنو تشاوي حكومتها يعني زور باشا دست خوش به کاغا سوجان سواز بۆ پەیوەندێکەشت سەرکەوتوبی ئینشاءالله بەڕێزان و خۆشەویستان بەڕاستی ڕەنگە ئێمە مشتێک لە خەرمانێکی ئەم بابەتە بزانین ڕەنگە ئەهلی تەخەسوس خەڵکێک کە فعلەن پەیوەندی بەم قەزیەوە هەیە و پەرلەمانتارە یاخود ڕۆژانێک خزمەتی بە سێکتەری کشت و کاڵ کردووە زیاتر شارەزای ئەم بابەتێ هەبێ من وەکو هەمیشە لە بەرنامەکانە جارجار پەیوەندیم کردووە بە خەڵکی معنی حەزم لێیە ئەم جارە پەیوەندی بکەم بە بەڕێز کاک عەبدولستار مەجیدەوە طبعا کاک عەبدولستار مەجید هەم وەزیری کشت و کاڵ بووە هەم خۆی شارەزایی تەواوی هەیە لە تەواوی ئەو گرفتانەی کە دێتە ڕێگەی جوتیارێک لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکەی من لە ڕێگەی بەرنامەی دوانگەی خەڵکەوە پەیوەندی بە کاک عەبدولستارەوەکەم کاک عەبدولستار سەلام عەلەیکوم وعليكم السلام ورحمة الله كا محمود باش کاک عەبدولستار گیان باش سپاس دەکەم موفق بی سەرفراز بی ئەخوا سپاس دەکەم کاک عەبدولستار کاتم نەگرتووی لەکوێی جەنابەت ئازێت نەبێ گەر بزانین سەلامەت بی ئەخوا وەڵام من لە ڕێگام بەرەو هەولێرم کاک محمود جان فەرموو لەشە ساک بێ من لە بەرنامەی دوانگەی خەڵکەوە قسە لەگەڵ جەناب دەکەم بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەی باشە موفق بی خۆشحاڵم کاک محمود جان سپاس دەکەم کاک عەبدولستار گیان حەزەکەم ئەو ماوەیی کە بەدەستمەوە ماوە لە بەرنامەی دوانگەی خەڵک وتوێژێک لەگەڵ جەنابت بکەم سەبارەت بە گرفت و ساغ نەبوونەوەی بەرهەمی جوتیاران لە هەرێمی کوردستان من لەو پرسیارەوە دەست پێکەم جەنابت لە خولی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیر بووی وەزیری زراعە بووی کشت و کاڵ بووی بۆ ئەو کات خەڵک نەهاتنە سەر شەقام تەماتەکانیان فڕێ بدەن و بەو شێوازە خۆپیشاندان بکەن و نەهاتنە بەردەمی وەزارەت و گرفتیان لە بەردەم جەنابت دروست نەکرد تۆ چیت کرد لەو کاتەیە من کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی جەنابتم بینی کە بە تەحەداوە ڕوبەڕووی ئێران و تورکیا وەستاویتەوە تا بەرهەمی ناوخۆیی هەبێ بەرهەمی دەرەکی بەکار نەهێنن لە هەرێمی کوردستان تکایە ئەمەمان بۆ ڕوونکەرەوە گەر عەزێت نییە بەڵێ بەناوی خوای بەخشەندەی میهرەبان وەڵام من دارە سەلام و ڕێزم بۆ هەموو لایەکێ بە تایبەتی بینەرانتان یا گوێگرانتان سپاس دەکەین یا هەموو لایەک ساغ و سەرفراز بوون و دەستخۆشی لە جنابیشت دەکەم یاخوا سەرکەوتوو بی کاک محمود سپاس دەکەم کاک عەبدولستار گیان مەمنون وەڵی بە کورتی ئەگە عەرزتانکەم پێم وایە نازانم کاتتان چەند هەیە بەرنامەکەتان چەندی ماوە بەڵام پێم وایە هەنگاوی یەکەم بریتێ لە ئەوە کە ینی بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە تایبەتی دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان و حتا خەڵکی ڕاگەیاندن و کەسایەتیەکانمان و ڕێکخراوەکانمان لە هەرێمی کوردستان دەبێ بگەنە قەنەعاتی ئەوە بڕوایان بەوە هەبێ کە کشت و کاڵ سێکتەرێکی گرینگە و پێویستە لە گرنگی پێداندا و لە خەملێ خواردنی لە ڕیزبەندی یەکەم بێ ئەمن نارم تاکە سێکتەر بێ هەمیشە گوتمە بە ینی سێکتەری یەکەم بێ بۆ گرنگی پێدان چونکە ئێمە وڵاتێکی کشت و کاڵین دەکرێ ئێمە بەڕاستی بە کشت و کاڵ خۆمان بژێنین و
ئابووریی بەهێز دروستکەین ژێرخانێکی ئابووری بەهێز دروستکەین ئەمە یەک دوو سەبارەت بەم سێکتەرە فعلاً دەبێ ئەرچی یەکەمی وەزارەتی کشتوکاڵ بێ کە بەرهەمەکانی جوتیارەکانمان ساکاتەوە کە بەداخەوە لەم ڕۆژانە بینیم ینی زۆر پێی ناڕەحەت بووم بەڕاستی خەمم زۆر پێی خوارد کە جوتیارەکانمان ئەو بەرهەمێک کە چەند مانگە پێوە خەریکن یا ڕەنجی ساڵێکیانە بەزایە دەچێت و تووشی زیان و زەرەر دەبن دەبێت خەم بخوا کە بازاری بۆ بدۆزێتەوە ساغی کاتەوە سێ ڕێگا هەیە بۆ ساکردنەوەی بەرهەمەکانی خۆمان یەکەمیان هاوڵاتیە کەم پێم وایە دەبێت هاوڵاتی ئێمە دەزیاتیوە کە گەنجی بە بەرهەمێکی بێگانە بدا بەرهەمێکی دەرەوە بدا پێویستە گەنجی بە بەرهەمی خۆماڵی بدا ئەتا بەرهەمێکی خۆماڵی خۆمان هەمێن بەلای بەرهەمێکی دەرەوە دانەچێ کاکە هاوڵاتیان و خەڵکی وڵاتانی دەرەوە بەم شێوە ینی بیر دەکەنەوە کە بەرهەمی خۆماڵی خۆیان پێ لە بەرهەمێککە باشترەکە ئەنی بڕۆ وڵاتێکی وەکو بۆ نمونە ئەڵمانیا تا سێوێکی ئەڵمانی هەبێ بەڕاستی بەلای سێوێکی ئیتاڵی ئیسپانی داناچێ وە گرانتیشە بۆ معلوماتم بەخۆم بینیمە هەمیشە ئەو بەرهەمە خۆماڵیانەی خۆیانیان گرانتی لە بەرهەمەکانی دەرە چونکە دڵنیان و بە شێوەیەکی ڕێکوپێک و بە پاچی و بە تاریخ ینی بەرهەمەکانیان پێ ئەوە کردووە بڵێن ئامادە کردووە بۆیە ئەمە هەنگاوی یەکەم بێ من داوا دەکەم لە هاوڵاتیان با ئەوان ئەگەر حکومەتیش خەمساردا ئەگەر وەزارەتیش خەمساردا با ئەوان لە فریای برایانی خۆیان لە فریای خوشکەکانی خۆیان بێن لە جوتیارەکان بەرهەمەکانیان بکردنەوە دوم هەنگاو بریتێ لەوەی پێویستە وەزارەت یا بە حکومەت بەگشتی بازار بۆ بدەزێتەوە کاکە بەتایبەت خواروی عێراق و ناوەڕاستی عێراق باشترین بەڕاستی گۆڕەپانە بۆ ساختنی بەرهەمە کشتوکارەکانی هەرێمی کوردستان ئێمە کاتی خۆی حکومەتی عێراقی لێن دەگا کە بەرهەمەکان ئەمسێ بۆ خوارەوە بەڕاستی بڕیارماندا ئێمەش مەکاکە هیچ بەرهەمێکی کشتوکاڵی و ئەوە کە پەیوەندی بە وەزارەتی کشتوکاڵەوە بێ ئەوەی لە وڵاتی ئێمە بەرهەم بێ ئەوەی لە دەرەوە بە ترانزیت بێ لێ ناگرم بچێ بۆ عێراق وفعلا عێراق دوای ناچار بوو ڕێگای کردەوە تەمان تەماتەی ئێمە لە بەسوا دەفرۆشرا ینی خەڵکی بەسوادا تەماتی ئێمەیان دەبر ئەمە یعنی لەگەڵ تورکیا بە هەمان شێوە ئیشمان کرد لەگەڵ ئێران بە هەمان شێوە ئیشمان کرد بۆیە ئێمە لە ساڵی 2017 11 بەرهەمی کشتوکاڵی ئێمە هەناردەی دەرەوە کراوە جوانە ڕێگای سێم ئەوەیە کە ئێمە بێن بەڕاستی کاکا عەبدولستار یەک دقە پێش چیتە سەر ڕێگای سێم جگە لەوەی کە بەرهەمەکان نێردراوەتە دەرەوە پەتاتە بۆ کوێ نێردرا پەتاتە لە هەرێمی کوردستانەوە ئێمە ئەو کاتەی 500 تەنی پەتاتەمان بۆ وڵاتی سعودیان نرد باشە هەنجونی ئێمە بۆ ئیمارات چووە برنجمان بۆ سوودان ناردووە ینی بەڕاستی بەرهەمێکی نهابمان ئێستا ینی جەنابتان بۆ نمونە بە وەزارەتان وتووە کاکە پەتاتێکی زۆر هەیە لە کوردستان فەرموو با بینێرینە دەرەوە یاخود وەزارەت خۆی درکی بەوە کردووە شعوری بۆ جوڵاوە کە ئەم پەتاتەیە یاخود ئەم بەرهەمە خۆماڵیە ئەمێنێتەوە پێویستە هەناردەی دەرەوە بکرێ یاخود وەزارەت لە خەمی جوتیاراندا نییە ئەوە ئەرکی ئەو وەزارەتە کە بەرهەمی جوتیاران ساغ بکاتەوە بەلانی کە دیفاعیان لێ بکە خۆ من کە محمود جانە من ناڵێم ینی وەزارەت هەموو شتێک پێ دەکرێ بەڵێ وەلەوانەش جاروی حکومەت هەموو شتێک پێ دەکرێ وەزارەت ڕێگیری نییە ئەوەی کە بمشکلی دەبینم لەم دەسەڵاتی هەرێمی کوردستانە کە محمود جان ئەوەیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە خەم خەڵکەوە نین ینی خەمی خەڵکیان نییە خەمی کێشە و ژیانی خەڵکیان نییە ئەوە گرفتەکەیە وەزارەت یا دەسەڵات بە پێی توانە هەوڵدا خەمی خۆی بخوا لەوانەیە مەسەڵەن دوای بەرهەمەکان ساغ نەبێت یا پارێنەکە ئەو کاتێک گرێ لە دەسەڵات ناکرێت گرێت لە وەزارەتە معنیەکە ناکرێت ڕێگای سێم ئەوەیە کە دەبێت ئێمە کارگەیەکی زۆر دابنێ لە هەرێمی کوردستان بەرهەمهێن و بازرگانەکانمان تەرجێکن کە کارگە دابن ئەمەش دەمێتەوە سەر حکوومەت و دەسەڵات کە دەبێت دڵنیایی بدا بەڕاستی وەدعمیان بکە بۆ ساختنی بەرهەمەکانی خۆمان و دروستکردنی بەرهەم صناعی غذایی پێ دەگوترێت پیشەسازی کشتوکاڵی کە پێویستە بەڕاستی ئیتمانی پێ بدرێت ئەو بەرهەمانە کە دەمێننەوە لە هاوڵاتی نایکڕێ لە دەرەوە بازاڕێن بۆ پەیدا ناکرێت لە کارگەکان ساغ بکرێتەوە و بەم شێوەیە بەرهەمەکان سەر بکرێت و تاریخ خۆمان قازان دەکا و کۆمەڵێک شربەت و ئاوی تەماتە و لەو بابەتانە دەبێتە وڵاتی خۆمان پێویستمان بە ئەو بابەتانە لە تورکیا و لە ئێران لە وڵاتێکە بۆ ئێمە بێ بەڵێ وەڵام سپاس دەکەم کاک عەبدولستار گیان ڕوونکردنەوەیکی زۆر جوان بوو بە هیوای ئەوەی ئینشاڵڵا بە سەلامەتی بگەنەوە شوێنی خۆتان سپاس کە پەیوەندیەکەت وەرگرتم ناوەڵە مۆفەق بی کاکە دووبارە سەلام ڕێزم هەیە و سەرفراز بن سەرچاوان زۆر سپاس کاک عەبدولستار گیان سپاس بۆ پەیوەندیەکەت
سوپاس کە پەیوەندێکت وەرگرتین قسەکانی زۆر جوان بوون کاک عەبدولستار مەمنونی ئەوم و مەمنونی ئێوەشم کە تا ئەم ساتە وەختە بینەرمان بوون سوپاس بۆ ستافە ئازیزەکەی بەرنامەی دوانگەی خەڵک تا ئەڵقەیەکی تریەم بەرنامەیە بمان بورن کۆمنتمان نەخوێندەوە بەڵام لەسەر شاشەکە بوونی هەبوو کۆمنتەکان تا ئەڵقەیەکی تری دوانگەی خەڵک بەخواتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.